ئەم ئاگرە کۆنتترۆل کرا بەڵام دیار نییە چەند ئاگری دیکە لە ناوچە و دارستان و شاخوچیاکانی کوردستان بە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکەوێتەوە. مەبەستمە گفتوگوی زیاتر لەسەرم بابەتە بکەین. بەڕێز عیرفان حسێنی ئەندامی ئەنجومەنی سەوزی چیال لە مەریوانەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک عیرفانم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24. کاک عیرفان پێمان بڵێ کێ بەشداری کرد لە کوژاندنەوەی ئاگری دارستانەکە؟ زۆر جار گلەیەوە دەکرێت کە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئاگر دەکەوێتەوە لایەنە پەیوەندیدارەکان وەکو پێویست نایەن بەدەم ئاگرەکەەوە بۆ کۆنتترۆلکردنی. ڕێز و سڵاو و حرمەتمە لە خزمەتەوە هەموو بینەرانی بەڕێزی کوردستان 24. ئەوەی ڕاستی بێت ئەلبەت وەک لە راپۆرتەکایەوە ئاماژەتان پێکرد، ئیمڕۆ ئیتر واردی سێوەمین ڕۆژی ئاگرەکان بوون، بەداخەوە ئاگرەکان سێوەمین ڕۆژی تێپەڕاند. ئەتوانم بڵێم خەڵکی شاری مەریوان و دیهاتەکانی دەوروبەری ئەم ئاگرکەوتنەوانە لەم چەند ڕۆژە بەڕاستی حەماسەیان خوڵقان، بەڕاستی حەماسەیەکی بێوێ نەبوو کە ئەگەر ئەم خەڵکە نەبوایە بە دڵنیایەوە ئاگری و ڕووبەری ئەم دارستانانەکە سوتا زۆر زۆر زیاتر لەمانە بوو. ئەنجومەنی سەوزی چیا بوو، هەموو خۆبەخشان و ژینگە پارێزانی ناوچەکە بوون، ژینگە دۆستانی زاگرۆز بوون. وەمە بتوانم بڵێم خەڵک بە تێگڕا بە ژن و پیاوە شتێکە زۆر جالب و بەرچاو بوو، بەشداری بەرچاوی ژنان بوو لە کوژاندنەوەی ئەم ئاگرانە. مەسەلەن هەر دوێنێشەوە ئێمە کە لە ئاوایی سەڵەسی بوون بۆ کوژاندنەوەی ئەو ئاوری پێلە و سەڵەسی چەند خانمێکی خۆبەخشمان لەگەڵا بوو کە شانبەشانی ئەو پیاوانە خەری کوژاندنەوە بوون، یا ئەوەی کە بە خواردن و بە دروستکردنی نان و خواردن بۆ ئەو ژینگە پارێزانە کە خەریکی کوژاندنەوەی ئاگرەکان و بەهانایانەوە چوون، یا ئیمڕۆ لە ئاوایی کانی میرانە هەتارێک لە ژنانی ئەو ئاواییە باسپۆڵ خەریکی بردننی ئاورون بۆ کوژاندنەوەی ئاگری دارستانەکان. لایەنی حکمیش بەشدار بوو، بەڵام بەهۆی ئەوەی کە ڕووبەری دارستانەکانی مەریوان یەکجار زۆرە، 95,000 هێکتار ئێمە جەنگەڵمان هەیە لە ناوچەی مەریوانە و دایرەی سەرچاوە سروشتەکان بە 4-5 نەفەر و 10 کەسەوە بەرگری ئەم ئاگرانەکە قەتعەن ناتوانێ و بەو کەرەسانەی کە هەیەی بەو تعداد نەفەران و ناتوانێت بەرەنگاری ئەم ئاورانە بێتەوە، بۆ ئەوانیش بەشدار بوون. وەک ڕاستێک کاک حوسێنی، ئێوە وەکو ڕێکخراوەکانی ژینگە پارێزی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئامێری پێویستان لەژێر دەستە بۆ ئەوەی کە هەر کاتێک ڕۆداوێکی بەم شێوەیە ڕۆدا بتوانن لە کۆنتترۆڵی بکەن، لە هەمان کات سوتاندنی ئەم هەموو سنوورەی هێکتارەی ئەم سنووری ڕۆژهەڵاتی کوردستان تا چەند کاریگەری لەسەر ژینگەی ڕۆژهەڵاتی کوردستان دروست دەکاتن؟ ئەمە ئەو کەرەسەیەکی پێویست ئەوتۆ نییە بەداخەوە لێرە. تا چەند ساڵی لەمەوە پێشیش ئێمە هەر بە بڕینەوەی داری دارستانەکان و بە هەژ کوژاندنەوە بە بێڵ و بە چنگڵە و بە کڕە خەریکی کوژاندنەوەی ئەم ئاگرانە بوون کە ئەمە 2-3 ساڵە بڕێک پیشڕەفتمان کردووە نایەتن بە دەمەندەیەک بە ئامێریکا فو ئەکات بەهێزێک و فو ئەکات لە ئاگرەکە خەریکی کوژاندنەوەی ئاگرەکانین. بەڵام وەک ڕاستیەک بەهۆی ئەوەی کە ناوچەی مەریوان ناوچەیەکی شاخاویە، یا زاگرۆز بەگشتی ناوچەیەکی شاخاویە و ماشینی تایبەتی گەرەک بۆ ئەو چوونە سەر ئاگرەکان و هەلیکۆپتەری تایبەت بە کوژاندنەوەی ئاگرەکان پێویستە. هەرچەند ئەمڕۆ ناوەندی قەیرانی پارێزگای سنە کۆپتەرێکی بە کۆپتەرێک بەشدار بوو کە جێگای ڕێز و پێزانینە، بەڵام ئەوەی ڕاستی بێ ئەم هەلیکۆپتەرە کۆپتەرێکی ئیمدادی بوو، یعنی کۆپتەرێکی تایبەت بە ئاور کوژێنەوە نەبوو، هەرچەند کاریگەریکی باش بوو بە نسبەت دەتوانێت لەمەوە لە ئاگەر زۆرتر و زۆرتر بێ بتوانین باشتر کەڵکی لێەوە بگرین. لەم بەتایبەت لە کەرەستەی سەردەم بۆ ئاور کوژانەوە نەوەڵا ئێمە شتێکی ئەومان بوو. کاک عیرفان، خۆتان دەزانن کە ئاگربڕ یەکێکە لە ڕێگا سەرەکی و باشەکان بۆ ئەوەی کە ڕێگری بکەن لە ئاگرکەوتنەوە یاخود تەشەنە سەندنی ئاگر. ئێوە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەتایبەت لەو ناوچانەی کە دەزانن مەترسی ئاگرکەوتنەوەی لەسەرە هیچ ئامادەکاریەکتان کردووە لەگەڵ هاتنی وەرزی هاوین بۆ نمونە دروستکردنی ئەو ئاگربڕانە؟ بەداخەوە نەوەڵا ئەویش هۆکاری هەیە، چونکە ئەو ئاگربڕانە
ئامێری پێویستی گەرە یا ئەو ماشیناڵاتە کە پێویستە ئەبێ ببێت نییە لە اختیاری ژینگە پارێزانە ژینگە پارێزان ئەو وەسایل و مەسەلەن تەنانەت ڕەم تراکتۆرێک کە بتوانێت گاستنێکی پێوە بێت هێڵە لێبادیا ئەو شتانە ئەو ماشیناڵاتە پێویستە ئێمە نیمانە بەڵام هاوکات لەگەڵ کوژانەوەی ئاگرەکانە بە تایبەت ئەندامانی ئەنجومەنی سەوزی چاشن کە ئەمە 16 ساڵە خەریکی کوژانەوەیە ماگرانن تەجروبەیەکی باشیان وایگرتووە کوژانەوەی ئاگرەکان ئەتوان بێژم ڕەحەتترین کاری کوژانەوەی ئاگرەکانە دوا بە دوای ئەوەی کە ئێمە زۆرترین ماتەڵابین بۆ خەریک ئاگرکردن و بێخەمکردنی ئاگری دارستانەکانی. داواکاریەکانتان چین لە دەسەڵات بۆ ئەوەی پلانێکدا بنن وەکو ڕێکخراوەکانی ژینگە پارێزی لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەو شوێنەی کە بووتە ڕەژوو ئێستا لە داهاتوودا سەوزی بکەنەوە؟ وڵی داواکاری سەرەکیمان ئەمە لە واقع ڕووی ئەسڵی داواکاری سەرەکیمان لە دەسەڵاتە. دەسەڵات ئەتوانێت ئەلعان هەر ئەم ئاگرەی ئەوڕۆ ئەم دوو ئاگرەی ئەم دوو 4-5 زیاتر لە 400 هکتار دارستانی سووتانوە کە هەمووی ئەنقەستە، هەمووی دەستێکی لەو پشتە، هەمووی بە ئەنقەست سووتێنراوە. لایەنی دەسەڵات ئەتوانێت ڕێکارێکی تون بگرێتە بەر کە بەداخەوە کەم تەرخەم بووە کەمتر لە مەسائلانە ئەوەی کە بەکەی ئەم عامڵە ئەم دارستانانە ئەم دارستانانە ئەسووتێن وێرانیەکەن تا ئێستا بەداخەوە نەماندیوە کەسێ یا کەسانێک دەستگیر بکرێن بدرێنێت دادگا ئەبینین وەسزا بدرێن ئەبینین ئەو شوێنانەی کە ئەسووتێن بەداخەوە دوای چەند ساڵ یا ئەبن بە مڵکی شخصی و ئەبن بە باخ و بابن بە باخ و باخات و یان ئەوەی کە لە نزیک شارەکانە پلاکبەندی ئەکرێ و وەک ئەوانەی کە خەریکی داگیر و بگیری زەویەکانن خەریکی فرۆشتنیانن کە ئەمە زۆر ڕەحەت لایەنی پەیوەندیدار لایەن دەستگای قەزایی و دەستگای داد ئەتوانێت ئەم کەسانە شناسایی بکا بە یارمەتی لایەنی ئەمنی و بە سزایان بگەێنێت. داواکاری سەرەکیمان ئێمە ئەوەسە کە ئاگر ژێر مەجموعەی دەرتەقریب و کاولکاری دارستانە ئاگرەکان بۆ داگیرکردنی دارستانەکان ئەنێنەوە. بەڵێ زۆر سپاس بەڕێز عیرفان حوسێنی ئەندامی ئەنجومەنی سەوزی چیا لە مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵمان بووی. دەستخۆش.